بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. قيشتنا آتي پنجاو پێنجی سوورەتی یاسین کە خوای گەورە لەو چەند ئاەتانەی ئەوڕۆ دەیخوێنین بە کورتی مەشهەدێک لە ئەهلی بەهەشت و ئەوانەی کە بەهەشتین و مەشهەدێک لەوانەی کە دۆزەخین خوا پەناماندا. خوای گەورە لە باسی بەهەشتەکاندا دەفەرمێت ئین ئەصحاب الجنة اليوم في شغل فاكهون. إن أصحاب الجنة بيقمان هاولاني بهشت اليوم أمرو كقيامة كدوا روزا طبعا دواي محاسبة وليبرسينة وبرينة بسر بردي سراد توتوننا وبهشت في شغل يعني لناو سرقاليو كاد بري كردنو جيان كردن دا فاكهون خوشي وردقرنو دل خوشي دردبرن. هاولاني بهشت چين معلومة أو كسيك للدنيا دا هاول معلوم يعني الرفيق يعني أو كسيك همشة لقال كسيك بيك ويا بوشي ببهشت كان دوتري أصحاب الجنة لبروي كسيك بتماي بهشت به همشة دبي لقال أو كردارانة دابي ودبي هاوري أو كردارانة به كإنسان برو بهشت دبن للدنيا دا إنسان كرداركاني كرداري أهلي بهشتي بن هاوڕێکانی ئەهلی بەهەشت بن و ئەوەی هەنگاوی بۆ دەنێ و ئیشی بۆ دەکەی ئەو ئیشانە بن کە خوا دایناون بۆی ئینسان پێی بچێتە بەهەشتێ بێگومان دەبێتە بەهەشتی. بۆش دەفەرمێ ئەصحابی الجەنە هاوڵانی بەهەشت بێگومان هاوڵانی بەهەشت ئەوانەی کە خوای گەورە خستوونیەتیە بەهەشتەوە ئەمڕۆ خوا دەفەرمێ فی شغولین لەناو سەرقاڵی و لەناو مەشغەڵەت کات بەڕێدەکەن و فاکهین خۆشی دەردەبڕن و خۆشحاڵی دەردەبڕن. بێگومان تەوان هیچ خۆشحاڵیەک لەگەڵ ئەو مەشهەدە بەراورد ناکرێت کە خوای گەورە لەسەر مەرگدا پێت دەڵێت ئەوە شوێنەکەتە و ئەوە جێگاکەتە کە معلومە هەموو ئیماندارێک پێشەوەی ڕوحی دەرچێت مەلەک المەوت و ئەو فریشتەی ڕوحت دەکێشێ شوێنەکەی خۆت پیشان دەدا کە ئەوە هەنگاوی یەکەمە کە بێگومان ساتێکی زۆر خۆشە و پاشان لە ژیانی بەرزەخیدا تەوان هەموو ڕۆژێک بەیانیان و ئێواران ئینسان شوێنی خۆی دەبینێت بەهەشتی بەهەشت دەبینن بەڵام کاتی ئینسان زیندوو دەبێتەوە و دوای محاسەبەکردن و لێپرسینەوە و پەڕینەوە بەسەر پردی سیڕاتدا خۆشترین قسە و خۆشترین وشە ئەوەیە کە پێت دەوترێ ئودخولوا الجەنە بڕۆ بەهەشتەوە بڕۆ بەهەشتەوە. ئەو کاتە بەجەستە دەچی بە ڕوح دەچی و بە هەموو هۆش و بیرت لە ناو بەهەشتدای کە گەیشتیە ناو بەهەشتیش بەهەشت فەراغی تێدا نییە بۆیە دەفەرمێ فی شغل وەگەوەی کە بەهەشتی زۆر سەرقاڵ بن فعلەن بەهەشتی هەمیشە سەرقاڵن هیچ کاتێک بەتاڵ نین بۆ چونکە خوای گەورە هێندە نیعمەتی داونێ هێندە خۆشی داونێ هێندە شوێنی داونێ هەر فریای ئەوە دەکەون بە شوێن و جێگاکانی خۆیان دابگەڕێن و ئەو نیعمەت و خۆشیانە تاقیکەنەوە کە خوای گەورە بەنسیبی کردوون. بۆیە دەفەرمێ فی شغل یعنی سەرقاڵی مەشغەڵەتێک کە وەگەوەی کاتی نەبێ بۆ فعلەن ئینسانی بەهەشتی کاتیان نییە بۆ خەویش کاتیان نییە بخەون بۆ چونکە خۆشیەکانی بەهەشت لەوەی زۆرترین ئینسان تێیدا بتوانێت بخەوێ منەخێر ئینە چونکە خەو لە دوای ماندووبوونە لە بەهەشتدا ماندووبوون نییە خەو بۆ ئیسراحەتە لەوێ ماندوو نابێ خەو بۆ ئەوەیە ئەوانەی کە پێشوو کردوتن ئەو ماندووبوونانەی خەفەتانەی بەسەرت هاتوون لەبیرت چنەوە خوای گەورە ئەوانەی هیچ کامێکی لە بەهەشتدا بۆ باشتەکان نێشتەوەن. بۆیە دەفەرمێ ئینە ئەصحاب الجەنە بێگومان هاوڵانی بەهەشت ئەمڕۆ فی شغولین لەسەر قاڵی و مەشغەڵەتدا کات بەڕێدەکەن ئەجەر فاکهون خۆشی و خۆشحاڵی دەردەبڕن خوا بەنسیبمانکە. ئەوجا دەفەرمێ هم و ئەزواجهم خۆیان و هاوسەرانیان خۆیان و خاوەخێزانیان فی ظیلالین لەناو لەژێر چەندان سێبەردان کە معلومە بەهەشت هەمووی هەر سێبەرە بەهەشت خۆری لێ نییە. تەمان کاتی بەهەشتەی هەمووی ئەو وەکو ئەو کاتەی وایە کە بەیانیان
دنیا ڕووناک بۆ تۆ خۆر نەهاتۆتە دەرێ لا فيها شمس ولا زمهريرة طبعا خۆری لێ نییە و گەرماشی لێ نییە بەڵام بە حکمی ئەوەی دار و درەختی درێژ و پان و بەرین و بڵندی لێنە خی گەورە بە سێبەر ناوی بردووە دەنا باشت هەر هەمووی سێبەرە هم و ئەزواجهم خۆیان و هاوسەرانیان یا دەکرێت بڵێن خاو خێزان و کەسوکاریان بەیەکەوە فی ظلال لەناو سێبەرانێکدا على الأرائك لەسەر کورسی و قەنەفە متەکیئون پاڵیان داوەتەوە پاڵ کەوتون نەک دانیش بن وەکو ئەوەی کە لە چاوەڕوانی شتێکدا بن یان ئەوە تا بە جۆرێک لە ناڕەحەتی هەموو بەهەشتێک لە ژێر سێبەری دارەکانی بەهەشت و لە ناو کۆشک و تەلارەکانیدا دانیشتووە لەسەر کورسی و قەنەفەکانی و پاڵی داوەتەوە و ئەو پەڕی خۆشی و خۆشحاڵی دەبینێت لەو کاتانەدا جا یەک لە تەمەن نیعمەتە هەرە گەورەکانی بەهەشت ئەوەیە کە یەکەم ئەگەر خۆت و کەسوکارت بەهەشتی بن تەمەن خوای گەورە بە فەضلی خۆی بە چاکەی خۆی دەیان گەیەنێتەوە بە یەکتری بە تایبەتی باب و داک لەگەڵ منداڵ و نەوە و وەچەکانی خۆی ئەوانەی کە بەهەشتین و حەزیان لێکە بەیەکەوە بن خوا دەفەرمێ ها وألحقنا بهم ذريتهم وما ألتناهم خوا دەفەرمێ بە یەکتریان دەگەیەنینەوە خۆیان لەگەڵ نەوە وەچەکانیان کامیان دەستنەکە لای کامیان خۆمەرز نەکردەوەکانیان وەکو یەک بێ هەمیشە ئەوانەی لە خوارن خوای گەورە بە فەضل و چاکە لەگەڵکردن دەیان باتە لای ئەوانەی سەرێ ئەگەر فەرزەن لەگەڵ کەسێکیش کە دۆستە برادەر تا ڕەفیقتە شوێنەکەی وەکو ئیتۆ لێنەیە بەڵام لە ناو بەهەشتێشدا سەردانیکردن و هاتوچۆکردن و ئەو محبەت و خۆشەویستی کە لە دنیادا هەبووە لە بەرخوا لە ناو بەهەشتێشدا بەردەوامی دەبێت و بە هیچ شێوەیەکی کۆتایی نایەت و وەناش بچڕێ وێ خوا دەفەرمێ هم و ئەزواجهم خۆیان و هاوسەرانیان لەژێر سێبەرانێکدان ئەو جار لەوێش على الأرائك لەسەر چەنددار کورسی و قەنەفە متەکیئون پاڵ کەوتون جا خزم و کەستەبان لە دوو حاڵەت بە دەرنیە و یانەوەتە ئیماندارن کە لە ئیماندار بن لە بەهەشتێ لەگەڵوان دەتگەێنێتەوە بە یەکتری یا شوێنەکەت بە تایبەتی منداڵ و کوڕ و کچ و ئەوانەی خۆت دەخاتە یەک جێگا و یەک شوێن یان ئەوەتە بە ئارەزووی خۆت کەی ویستت دەتوانی بچی لەگەڵ یان دانیشی و سەردانت کەن و هاتوچۆیانکەی و ئەوانەشی کە ئیماندار نین ئەو فیشغولینە یەک لە قازانجەکانی ئەوەیە یەک لە تەفسیرەکانی ئەوەی ئاەتی پێشووتر کە دەفەرمێ فیشغل خوای گەورە بەهەشتەکان هێندە سەرقاڵ دەکات بە خۆشیەکانەوە نان پڕژێتە سەر ئەوەی بیر لە خزمەکانیان کەنەوە کە لە جەهەنەمێدان بیر لەو کەسانە بکەنەوە کە هاوڕێیان بوون ڕەفیقیان بوون یا نەوعێک پەیوەندیان هەبووە لەگەڵیان بەڵام ئێستا جەهەنەمین لە بینی بەهەشتی و جەهەنەمیاندا خوای گەورە هیچ محبەت و خۆشەویستیەک و هیچ پەیوەندیەک ناهێڵێ بۆ ئەوەی ئەو خۆشیەی کە لە بەهەشتێدا هەیە لێت تێک نەچی هم و ئەزواجهم خۆیان و هاوسەرانیان فی ظلال لەناو چەندان سێبەردان على الأرائك لەسەر کورسی و قەنەفە متەکیئون پاڵیان داوەتەوە و ڕاکشاون و ئیسراحەتیان کردووە ئەو جار خوا دەفەرمێت لەهم فیها بۆ ئەوان هەیە لەناو ئەو بەهەشتانەدا لەناو ئەو باخانەدا فاکیهەتون جۆرەها میوە ئەو جار وەلەهم و هەروەها بۆشیان ئامادەکراوە ما یەدعون هەرچی داوای بکەن ئەگەر وەصفی بەهەشتێ بەس ئەوەندە بێ بەسێتی لەهم فیها فاکیهەتون بۆ ئەوان هەیە لەناو بەهەشتێدا جۆرەها میوە بۆ نافەرمێت جۆرەها ڕسق جۆرەها خواردن چونکە لەناو بەهەشتێدا ئینسان پێویستی بە خواردن نییە بۆی پێی بژێ ئەوەی دەیخۆی تەنانەت گۆشت و خواردنەکانیش کە ئینسان دەیخوا لەوێ وەکو میوە دەیانخوا وەکو فاکیها وەکو لەزەت لێوەرگرتن و خۆشی لێوەرگرتن دەیان خۆی دەنان لەناو بەهەشتێدا برسی بوونی نییە بە هیچ شێوەیەکی لەهم فیها بۆ ئەوان ئامادە کراوە لەناو ئەو بەهەشتەدا فاکیهەتون جۆرەها میوە وەلەهم و بۆشیان ئامادە کراوە ما یەدعون ما یعنی هەرچی داوای دەکەیت بەس دەمت بجوڵێنە بەس داوای کە بەو شێوازەی کە دەتەوێت خوای گەورە بۆت حازر جەرگا کە گوترا ما یەدعون هەرچی بە خەیاڵت دادێ هەرچی بە مێشکت دادێ هەرچی داواکاریت هەیە هەرچی نەفست حەزی لێیەتی بۆی بێتە پێشێت چاوت حەزی لێیەتی ببینێ گوێت حەزی لێیە ببیستی
لە بەهەشتێ داوایکە و تەنانەت زۆرێک لە مفەسرین دەفەرمون داواکردنەکەش بە دڵە بە زمان نییە، هەر بەسەر دڵت دابێ خوای گەورە بۆت حاضر دەکات پێش ئەوەی داوایکەی، پێش ئەوەی بە زمان بانکەی کە بۆت بێنن خوای گەورە لە ڕێگای مەلایکەتەکان یان خزمەتکارەکانی بەهەشتێ خوای گەورە بۆت حاضر دەکات. لەهم فیها فاکهەتون بۆ ئەوان هەیە لەناو ئەو بەهەشتانەدا جۆرەها میوە وەلەهم ما یەدەعون و هەروەها بۆشیان ئامادەکراوە ئەوەی کە داوای بکەن. لە هەمووش خۆشتر و گەورەترین نیعمەت و خۆشترین نیعمەت چییە؟ سەلامون قەولەن سڵاوێکە کە لێیان دەکرێت، بەڵام ئەو سەڵاوە لە شوێ ڕادێ چێ دەیکات؟ ئەمە لە دنیادا ئەگەر کەسێکی وەک خۆشت سەلامت لێ بکات پێت خۆشە، وایە دڵت خۆشە، محبەت و خۆشەویستی دروست دەبێ. ئەگەر سەلام لە خواوە بێ سەلامون سەڵاویان لێ دەکرێت کە ئەو سەڵاوە قەولەن قسەیەکە لەلایەن چێوە دەگوترێ، چێ دەیڵێ؟ دەنگی چێیە؟ من رب الرحیم لەلایەن پەروەردگارێکی زۆر میهرەبانەوەیە. سەلامون قەولەن سڵاوێکیان لێ دەکرێت کە سڵاوەکە بریتە لە قسەیەک، قسە ڕێک هەر ئەسەلام عەلەیکم یا ئەهل الجەنە، تەوان بەڵام بە زمانی بە دەنگی کێ؟ دەنگی خوای پەروەردگار خۆی من رب الرحیم لەلایەن پەروەردگاری جیهانیانەوە. جا پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم بەهەشتیەکان لە کاتێکدا کە سەرقاڵی خۆشی وەرگرتنن بە خۆراک و خواردنەکانی بەهەشت و میوەجاتەکانی بەهەشت نورێک ڕووناکێک یەک پارچە بەهەشتدا دەپۆشێت کە مەلائکەتەکان عەفو بەهەشتیەکان پێشتر شێوەی لەو نورەیان نەدیوە. کاتێک کە هەر یەکەیان لە شوێنی خۆیەوە سەر هەڵدەبڕێ خوای پەروەردگار دەبینێ کە خوای پەروەردگاریان بینی، هەمویان بەیەکەوە سەیری ذاتی خوای پەروەردگاریان کرد. ئەو خوایەکە تا ئەو کات نەیان دیوە بەڵام پەرستومانە، تا ئەو کات نەدیوە بەڵام لی ترساویت، نەدیوە بەڵام ئومێدت بە ڕەحم و سۆز و میهرەبانیەکەی هەبووە، لە ڕێگای سیفات و ناوەکانەوە ناسیوتە ذاتی خوای پەروەردگار دەبینی کە ئەوە گەورەترین نیعمەتە کە خوای پەروەردگاریان بینی و تەماشایان کرد. ئال لەو سات و لەو کاتەدا خوای گەورە دەفەرمێت ئەسەلام عەلەیکم یا ئەهل الجەنە سڵاوی خواتان لێبێ ئەی بەهەشتیەکان، کە بەهەشتیەکان دەفەرمون پێشتر هیچ بەهەشتیەک خۆشی لەو شێوەیەی نەدیوە و دواتر کە سەلام دەکەن و خەڵکەکە بەهەشتیەکان جوابی سەلامی خوای پەروەردگار دەدەنەوە، خوای پەروەردگاریان وەکو ذات لە پێش چاون دەبێ، بەڵام شوێنەواری نوری خوای پەروەردگار بەسەر بەهەشتیانەوە دەمێنێتەوە بۆ هەتا هەتایی، ئەنی بۆ هەتا هەتایی کە ئەو سەلامە لە بەهەشتیەکان کرا. بەهەشتیەکان هەر بە فعلی لەژێر نور و ڕووناکی خوای پەروەردگاردا خۆشی و خۆشیەکانی بەهەشت دەبینن کە بەبێ گومانی ئەو خۆشیە ئینسان مقارنەی کا و بەرامبەری کا لەگەڵ هەر شتێکی دیکەی دنیایی، وەک دەڵێ شتە دنیاییەکە نرخی نییە و قیمەتی نییە لە پێناوی بەهەشتدا. بۆیە دەبینی نەوانەی کە هەر بەڕاستی بە تەمای بەهەشتن و بۆ بەهەشت دەژیان، مردن لە پێناوی خوادا، ناخۆشی مصیبەت بەڵا لە دەستدانی کەسوکار، تەنانەت خۆکردنە قوربانی لەبەرەوەی نەتیجەکەی بەهەشتە. ئینسان کە دڵنیا بێت لە قیامەتی خۆی و لە دوا ڕۆژی خۆی بێگومان دەبێت لەو دنیادا بەهەشت ئامانجی سەرەکی بێ و تاکە ئامانجی بێ. هەر کەسێک لە دنیادا ئامانجی سەرەکی بەهەشت بێ، سەرکەوی هەر سەرکەوتووی، ژێرکەوی هەر سەرکەوتووی، بمری هەر سەرکەوتووی، فەقیربی هەر سەرکەوتووی، نەبووبی هەر سەرکەوتووی، مادام ئامانجەکەت بەهەشتە و لەو ڕێگایەوە پێی دەگەیت، بێگومان ئینسان هەموو شتێک دەبەخشێ و دەدا بۆی بگا بەهەشتێ. بەڵام بەداخەوە تەمان ئیمان بوونەکە جاری وایە بە بەهەشت وەکو پێویست نییە، بۆی ئینسان ئامادە نییە زۆر قوربانی بۆ بدا، زۆر خۆی بۆ ماندووکە. سەلامون قەولەن سڵاوێکیان لێ دەکرێت بە قسەیەک کە من رب ڕەحیم لەلایەن پەروەردگارێکەوە دەردەچێت کە زۆر میهرەبان و زۆر بەبەزەیە. ئەوجار خوای پەروەردگار دێتەوە سەر باسی تاوانبار و خراپەکارەکان لە دەشتی مەحشەر، ئەو کاتێک کە ئینسانەکان هەمویان زیندوو کراونەتەوە و لە دەشتی مەحشەر ڕاوەستێنراون و چاکە و خراپە، مسلمان و کافر، تاوانبار و بێتاوان هەمویان لێک دەشدانە. خوای گەورە دەفەرمێ وەمتازوا اليوم جیا ببنەوە ئەمڕۆ لە ئیمانداران ئەیها المجرمون ئەی ئەوانەی کە تاوانبارن، وەمتازوا جیا ببنەوە اليوم ئەمڕۆ
أيها المجرمون أي أواني كتاوان بارن أي أواني كخراب كارن أو جار خواي قورا وكو سرزنش كردن بيان دالي ألم أعهد إليكم يا بني آدم آية بيمانم ورنقرت بوليتان أين وكاني آدم ألا تعبدوا الشيطان كأيوة بنداتي وعبداتي بو شيطان نكن بنداتي كردن بو شيطان وعبداتي كردن بو شيطان سونا جيقل للشيطان فرستكان طبعا أواني شيطان يجد فرستن كيزيدين طبعا دلين شيطان دي فرستين نا خود بناوی شەیطان نییە ها پێی دەڵێن مەلیکە تاوسە و وەک دەڵێ خوای جوانی و خێرەکانە لە کنەوان مەبەستم شەیطان بە مانای ئیبلیس هیچ کەس نییە لە پێش خۆی داینێ و سوزدەی بۆ ببە پەرستنی شەیطان یعنی چی؟ یعنی بە قسەکردنی شەیطان ها یعنی گوێڕایاڵیکردنی شەیطان یعنی بە دوای شەیطان کەوتن ئەو کەسەی کە لە دنیادا و لە ژیانی دنیایدا ئیطاعی شەیطان دەکات لە جیاتی خوا بە خوتخوتە و وەسوەسەی شەیطان فری و دەخوا و پشت لە قەرار و بڕیاری خوای پەروەردگار دەکا زۆر جار نەک زۆر جار خوای گەورە بە ئەمر بە فەرمان بە ئایەت بە حەدیث بە نێردرا و پێغەمبەر هەرچی حەقیقەت و ڕاستەقینەیە هەیە بۆی ڕوون کردوویەوە جاری وایە ئینسان بەوەی قەناعەتی نایە بەڵام یەک وەسوەسە و خوتخوتەیەک بەسەر خەیاڵی دادێ بە مێشکی دادێ یان کەسێکی جاری وایە ئیمان لاواز یا بێدین یەک پرسیارێکت لێ دەکات دەتخاتە گومان سەبارەت بەخوا و بە پێغەمبەر و بەدین ئەوانە خوتخوتە و وەسوەسەی شەیطانن و زۆرێکە لە عەبدایەتیکردن بۆ شەیطان عەبدایەتی ئەوە نییە داینەی سوزدەی بۆ ببەی ئینسان کە بە قسەی شەیطانی کرد اینجا شەیطان شەریف لیز نییە هەرچی لە ئەمری خوات دوورخاتەوە هەرچی لە خوات بێ ئاگاکە هەرچی لە قیامەت بێ ئاگاتکە هەرچی لە بەهەشت بێ ئاگای کردی شەیطانە جا ناوەکەی هەرچیەکە با شکڵەکەی و شێوەکەی لەو پەڕی جوانیدا بێ باش شکڵەکە و شێوەکەی ئی هەر کەسێک بێ کە بەڕواڵەت چاکەکارە بەڵام لەبەرەوەی ئەگەر ئیشەکەی فعلەکەی ئەمرەکەی ئیشی شەیطانی بوو لە خوای دوورخستیەوە ئەوە گوێڕایاڵیکردن و پەرستنی شەیطانە بۆیە خوا دەفەرمێ ئەلەم ئەعهد ئیلەیکم یا بەنی ئادەمە ئایا ئامۆژگاری ئێوەم نەکرد بوو پەیمانم لە ئێوە وەرنەگرت بوو ئەی نەوەکانی ئادەم ئەللا تەعبودوا الشەیطانە کە ئێوە شەیطان نەپەرستن إنه بێگومان شەیطان لەکم بۆ ئێوە عەدوون مبین دوژمنێکی ڕوون و ئاشکرایە کەی خوای گەورە و پەیمانەی وەرگرتووە لە ئێمە لەو ڕۆژەیەوە کە ئادەم خوای گەورە دروستی کرد و مەلایکەتەکان سوزدەیان بۆ برد شەیطان ئیبلیس سوزدەی بۆ ئادەم نەبرد خوای گەورە وعدی لە ئادەم وەرگرت لە جیاتی خۆی و هەموو نەوەکانی هەموو ذوریەت و نەوە و نەتیجەکەی هەتا قیامەتێ کە ئەو شەیطانە کە ئێستا ئامادە نیە سوزدەی ڕێزت بۆ با و کڕنۆشی ڕێزت بۆ با بە قسەی خوای و خۆی بە گەورەتر دەزانێ ئاگادار بە لەبەر حەسادەت و ئێرەی دەکەوێتە دوژمنایەتیت بەڵام نەکەی بە قسەیکەی بەڵام تەوان وعد و بەڵێنەکە بێگومان شکێنراوە هەتا ئادەمیش تەوان فێڵی لێکراوە وازحە نەوەکانی کوڕەکانی ئادەمیش فێڵیان لێکرا ئادەم تەوان لە دارەکەی خوارد کە خوا لێی قەدەغە کرد بوو کوڕەکەی قەتڵی کرد براکەی خۆی کوشت لەبەر حەسادەت و ئێرەیی بەڵام ئادەم وعدی ئەوەی دابوو تەوان شەریک بۆ خوا بڕیار نەدا هاوبەش بۆ خوا بڕیار نەدا فعلا شەریکی بۆ خوا بڕیار نەدا کوڕەکانی ئادەم گوناهیان کرد بەڵام شەریکیان بۆ خوا بڕیار نەدا بۆیە پەیمان بردنە سەر بە تەواوی ئەوەیە کە ئینسان لای کەمی شەریک بۆ خوا بڕیار نەدا هاوبەش بۆ خوا بڕیار نەدا دەنا تاوانکردن و خراپەکردن بە نیسبەیی و بە ڕێژەیی چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم كل بني آدم خطاؤون بەڵام وخير الخطائین التوابون هەموو ئادەمی زادێک مادام ئادەم هەڵەی کردووە هەرچی کوڕی ئەو ئادەمەی بێ لێی دێ هەڵەی بکە وایە بەڵام ئادەم هەڵەی کرد و پەشیمان بوویەوە وایە من و تۆش ئەگەر هەڵەی کەین و پەشیمان ببینەوە هەر بە پەیمان شکێن حساب ناکرێن چونکە ئەگەر پەیمانیشمان شکاند بێ جارێکی دیکە گەڕاوینەوەتەوە سەر پەیمانەکەی بەس ئەو کەسەی گوناه دەکا و بەردەوامە لەسەری یان گوناهەکەی دەگاتە دەرەجەی شەریک بڕیاردان و هاوبەش بڕیاردان بۆ خوا بێگومان ئەو پەیمان شکێنی کردووە چووە گوێڕایاڵی کەسێکی کردووە کە دوژمنی سەرسەختی ئادەمی زادەکانە و هەر چۆنێکی بتوانێ دەیەوێت نەوەکانی ئەو ئادەمە کە کاتی خۆی خوای گەورە لەسەر ئەو نەفرینی لێ کرد و لە ڕەحمەتی خۆی دووری خستەوە دەیەوێت بیان کاتە شەریکی خۆی لەناو جەهەنەم و لەناو دۆزەخدا
ألم أعهد إليكم يا بني آدم پەیمان و بەڵێنم وەرنەگرت لە ئێوە ئەینەوەکانی ئادەم ئەللا تعبدوا الشەیطانە کە ئێوە بەندایەتی و عەبدایەتی و گوێڕایەڵی بۆ شەیطان نەکەن إنه لكم بێگومان ئەو شەیطانە بۆ ئێوە عەدوٌ مبین دوژمنێکی ڕوون و ئاشکرایە. پەیمانێکی دیکە کە لێم وەرگرتوون چی بوو؟ وأن اعبدوني وپەیمانم لێ وەرگرتوون کە بەتەنها بەندایەتی بۆ من بکەن و من بپەرستن. ئەوجار هذا صراط مستقيم ئەوە یعنی پەرستنی خوا بەتەنها شەریک بڕیار نەدان بۆ خوا صراط مستقيم ڕێگای ڕاستە. طبعا لە قیامەتە ئینسان هەر شەریکی بۆ خوا بڕیار نەدابێت هەر لە پەرستن و بەندایەتیدا عەبدی خوای بوو بێت ئەگەر لە شتێکەدا نیسبەتێک کەم و کوریشی هەبێت و گوناهیشی هەبن خوای گەورە بە ڕەحمی خۆی دای دەپۆشێ. هاوەی لە حەدیثەکەیدا خوێنمان کە دەفەرمێ هیچ کەس بەکردەوەی خۆی ناچێتە بەهەشتێ دەبێ خوای گەورە بە ڕەحمی خۆی ئەتۆ ئەسڵ ئیمانەکەت دەبێ هەبێ فعلەن. بەڵام بوونی ئیمان بەتەنێ نرخەکەی قیمەتەکەی هێندە زۆر نییە بەشی ئەوەی بکە هەموو خۆشیەکانی بەهەشتی پێوەربگری. ئیمان هۆکاری چوونە بەهەشتە بەڵام ئەو هەموو نیعمەت و خۆشیانێک کە لە ناو بەهەشتێ پێمان دەدرێن بێگومان بە فەضلی خوایە بە چاکەی خوایە. بۆیە گرنگەوەی ئینسان لای کەمی شەریکی بۆ خوا بڕیار نەدابێ. وأن اعبدوني پەیمانم لێ وەرگرتوون کە تەنها و تەنها من بپەرستن. بۆیە ئینسان کە لەدایک دەبێت لەبەرەوەی لەسەر فیتڕەتی پاکە لەسەر سروشتی پاکە هەموو منداڵێک کە لەدایک دەبێت خوای دەناسێ. کەس فێری نەکا دەزانێ بڵێ ئەڵڵا کەس فێری نەکا دەزانێ گەورە بوو لی بپرسی کێ دروست کردووی بەبێ فێرکردن دەتوانێت بڵێ ئەڵڵا خوامە دەزانێت ڕازقەکەی خوایە ئەوەی دەیژێنێ خوایە ئەوەی دەیمرێنێ خوایە. ئەو شتێکی فیتری و سروشتیە لە ناخی ئینساندا. بەڵام ئینسان کە باڵغ دەبێ و گەورە دەبێ لە سروشت و فیتڕەتەکەی خۆی لا دەدا بە قسەی شەیطانی زۆر جار. ئاەتی دواتر خوا دەفەرمێت وەلەقەد ئەضەل منکم جیبیلا کەثیرا وەلەقەد یعنی سوێن بەخوا و بەبێ گومانی ئەضەل یعنی گومڕای کرد شەیطان منکم لەناو ئێوەدا جیبیلا کەثیرا یعنی خەڵکانێکی زۆر. ئەفەلەم تەکونوا تعقیلون ئایا ئێوە ئێستاش ژیری و عەقڵی خۆتان بەکار ناهێن و بیر ناکەنەوە. وەلەقەد ئەضەل سوێن بەخوا بەبێ گومانی گومڕای کردن لە ڕێگای ڕاست لایدان سەری لێشێواندن منکم لەناو ئێوەدا جیبیلا کەثیرا لە خەڵکانێکی زۆر. هەمیشە ئەوانەی بەدوای شەیطانی دەکەون و ئیتاعی شەیطانی دەکەن زۆرترن لەوانەی کە بە قسەی خوای دەکەن و گوێڕایاڵی خوای ڕەحمانە. هەمیشە شەیطانێکی بێدەسەڵات کە توانای پاراستنی خۆشی نییە لە لعنەت و لە فرینی قوا خەڵک بە قسەی دەکات لەبەر هەندێک هەوا و ئارەزوو وەسوەسە و خوتخوتەی کاتی. بەڵام خوایەکی خاڵقی رازقی خاوەنی دنیا و قیامەت ها ئینسان پشتی تێدەکا. ئەفەلەم تەکونوا دەفەرمێ ئایا ئێوە عەقڵ و ژیری خۆتان بەکار ناهێنن. بێگومان ئینسان ئەگەر عەقڵی ئیشێ بکە عەقڵی تەواو بیرکردنەوەی تەواوی هەبێ بیر لە دنیا و قیامەت بکاتەوە لە ژیانی ئێستا و دوای مردن بکاتەوە هیچ کات ئامادەنیە ئیطاعە و گوێڕایاڵی شەیطانێکی کە پێش تۆ دەچێتە جەهەنەمێ و تۆش بەدوای ئەویدا دەبێ بچێ جەهەنەمێ. وەلەقەد ئەضەل منکم سوێن بەخوا گومڕای کرد لەناو ئێوەدا شەیطان جیبیلا کەثیرا خەڵکانێکی زۆر. ئەوجا دەفەرمێ ئەفەلەم تەکونوا تعقیلون ئایا ئێوە ژیری و عەقڵی خۆتان بەکار ناهێنن. ئەوجا خوای گەورە بە کافرەکان دەڵێت جا لە سەرەمەرگ پێیان دەڵێ کاتێک کە جەهەنەمیان پیشان دەدرێت یان ئەو کاتەی کە تەمان جەهەنەمیان بۆ دەهێنرێتە دەرێ و نامەی کردەوەکانیان بەدەستی چەپ وەردەگرنەوە و بەرەو جەهەنەم پاڵ پێوە دەندرێت پێیان دەوترێ هذه ئەوەی چاوتان لێو دەیبینن جەهەنەم و دۆزەخە ئەلەتی ئەو دۆزەخەیە کە کونتم کە ئێوە توعدون پێی دەترسێنران لە دنیادا هەڕەشەتان پێ لێ دەکرا لەلایەن پێغەمبەرانەوە. ئەو جەهەنەمەی ئیمانتان پێ نەبوو گاڵتەتان پێ دەکرد لێی نەدەترسان و خۆتان لێ دەنەپاراست ئەوە تەماشایکەن بە چاوی سەرتان ئەوە جەهەنەمەکەیە. ئاجا ئەگەر کەسێک تا ئەو کات ئیشکالێکی هەبوو بێ گومانێکی هەبوو بێ لەوێ تەوان بە عینی سەر بە عینی یەقین بە چاوی سەری خۆی جەهەنەمەکە دەبینێت و دڵنیاشە لەوەی کە جەهەنەمەکە بۆی حازر کراوە. هذه ئەوەی کە دەیبینی جەهەنەم و دۆزەخە ئەلەتی ئەو دۆزەخەیە کە کونتم ئێوە توعدون پێی دەترسێنران هەڕەشەتان پێ لێ دەکرا.
ئەو جار خوای گەورە پێیان دەفەرمێت یان دەرگەوانەکانی دۆزەخ پێیان دەڵێن ئیسلەوها بڕۆنە ناو دۆزەخ ئەلیەومە ئەمڕۆ ئیسلەوها بڕۆنە ناو ئەو جەهەنەمە بڕۆنە ناو ئەو دۆزەخە بەڵام کەی بڕۆن ئەلیەومە ئێستا هەر ئەمڕۆ بۆچی دەچن هۆکارەکەی چییە بیما کونتم بەهۆی ئەوەی کە ئێوە لە دنیادا تەکفوڕون بێ باوەڕ دەبوون پێی ئیمانتان پێی نەبوو باوەڕتان پێی نەبوو تەمەن یاسای خوای وایە هەر کەسێک لەو دنیادا ئیمانی بە جەهەنەم نەبوو بێ شوێنەکەی جەهەنەمە لە جەهەنەم نەترسا بێ شوێنەکەی جەهەنەمە خۆی لە جەهەنەم نەپاراست بێ شوێنەکەی جەهەنەمە بێم نەدبێ لە جەهەنەمێ شوێنەکەی جەهەنەمە هۆکاری چوونە جەهەنەم ئینسان خۆیەتی قەناعەتی خۆی وەکردەوەی خۆیەتی چونکە خوای گەورە ئەگەر کەسێک فەرزەن لە دنیادا جەهەنەمی هەر نەبیست بێ و باسی جەهەنەمی هەر بۆ نەکرابێ خوا لە قیامەتش نایباتە جەهەنەمێ بەس من و تۆیەک کە دەزانین جەهەنەم چەندە گەرمە وە کە چوویە دەرێ هاتنە دەری چەندە زەحمەتە چەندە قوڵە و چەندە سەختە چەندە گرانە وەخوا بەخۆی بە پێغمبەرەکەیدا دەیان جار ئینزاری کردوین و ئاگاداری کردوینەوە کەچی هەر کە باسی جەهەنەم دەکرێت ئەسڵەن تەزوێکیش بە دڵماندانایە و بە قالبماندانایە بێگومان هۆکاری چوونەکەی خۆتی ئەگەر باسی مەترسیەکت بۆ کرا دەبێ خۆپارێزی بکەیت کە خۆپارێزیت نەکرد ئەوەی لۆمە دەکرێت و سەرزەنش دەکرێت تەنها خۆتی هیچ کەسێکی دیکە نییە ئیسلەوها بڕۆنە ناو ئەو دۆزەخەوە ئەو ئەلیەومە ئەمڕۆ بیما کونتم بەهۆی ئەوەی کە ئێوە لە دنیادا تەکفوڕون بەو جەهەنەمە بەو دۆزەخە بێ باوەڕ بوو ئەو جار خوا دەفەرمێت ئەلیەومە ئەمڕۆ کە قیامەتە نەختیمون مۆر دەنێین على ئەفواهیم بەسەر دەمیاندا مۆرنان بەسەر دەمیاندا یعنی دەمی کەسە بێباوڕەکان قەپات دەکەین زمانیان توانای قسەکردنی نامێنێ لە جیاتی زمان کوێ قسە دەکا وەتوکەلیمونا قسەمان بۆ دەکەن بە قسە دێن بۆمان ئەیدیهم دەستەکانیان دەست کە دیارە زۆرینەی گوناهاکان ئینسان کە دەیکا دەست تێیدا ڕۆڵێکی هەر هەیە ئەو جار وەتەشهەد ئەرجولهم وەشاهیدی دەدا لە سەریان پێکانی خۆیان تەوەن دەست و پێ بەتەنێ ناها هەموو ئەندامەکان بەڵام سەرەکی ترین ئەندام و ئەو شوێنانێک کە ئینسان گوناهیان پێدەکات یا بۆ گوناه پێیان دەچێت دەستە وەقاچە دەنا هەموو ئەندامێک هەر ئەندامێک گوناهێکی پێکرابێت چاو ئەو گوناهانەی کە کردوونی بە قسە دێ و شاهیدە گوێ ئەو گوناهانەی بیستونی و هەروەها بۆن و دەم و تام و ئەوانە هەرچی بیماکان و یەکسیبوون هەرچی ئەنجامیان داوەجا حەدیثی پێغمبەرمان هەیە صلی الله عليه وسلم کە تەبەری بۆمان دەگێڕێتەوە دا ئەبوو موسای ئەشعەری دەفەرمێت کاتێک کە خوای گەورە باسی بانگی کافرەکان دەکات و دوڕوەکان دەکات بۆ محاسەبەکردن و لێپرسینەوە نامەی کردەوەکانیان پیشان دەدا هەندێک لە کافرەکان و لە دوڕوەکان ئینکاری دەکەن دەڵێن ئەی خوایە ربي وعزتك لقد كتب علي هذا الملك ما لم أعمل دەڵێ سوێن بێ ئەی پەروەردیگارە ئەو فریشتەی بۆم دانابوو شتانێکی لەسەر من نووسیون کە نەم کردوون خوای گەورەش دەفەرمێت آخر ئەوە مەلایکەتەکەیە مەلایکەتەکەی دێنێ پێی دەڵێ فلان کەس لە فلانە ڕۆژە لە فلانە جێگایە لە فلان سانیە ئەو گوناهات کرد و ئەو تاوانت کرد ئەویش سوێندی دەخوا دەڵێ خوایە ئەو کردارانەم نەکردوون و شاهدی کەسیشم قبول نییە جگە لە شاهدی خۆم تەمەن پەنا بۆ هەموو شتێکی دەبن بەشکم وەک دەڵێ مەفەڕ و جێگایە کە بێت پێی ڕزگاری ببن لەو کاتەدا خوای گەورە دەمیان قەپات دەکات دەمیان دادەخات ئەو جار ئەندامەکانی خۆیان یەک بەیەک بە قسە دێن کە ئەندامەکانی خۆیان بە قسە دێن ئەو جار توک دەکەن دەڵێن دەی لە ناوچن ئێمە خۆ بە ئێوە گوناهەکانمان کرد و بە ئێوە تاوانەکانمان کردن بۆچی دەبنە شاهید لەسەرمان دەڵێن دەسەڵاتمان نییە خوای پەروەردیگار بە قسەی هێناوین و ئەو کەسەی کە لە دنیادا قسەی بە زمان کردو هەویش ئەندامەکانی دیکەی بە قسە هێناون بۆیە لە قیامەتە ئینسان کۆمەڵێک شاهیدی لەسەرە جارێ ئەو مەلایکەتانەی کە ئەگە مەلایکەتیش نەبن جارێ خوا هەرچی دەیکەین و دەیڵێن خوا دەیزانێت وایە تەمەن بۆی بۆیە وەکەفا باللهی بۆ کەسی ئیماندار بەس خوا بەسە وایە ئەگەر جگە لە خوا مەلایکەتەکان تەوان فریشتەیەک بۆ چاکە و فریشتەیەک بۆ خراپە هەرچی لە دەمت دێتە دەرێ و هەرچی دەیکەی
نییە مەلایکەتەکە نەیبینێ نەیبیستێ بۆیە هەرچی دەیکەین و دەیڵێن یەک لە دوو مەلایکەتەکان نووسیویانە وایە یەک لە دوو مەلایکەتەکان یا ئەوە یا ئەوە جا عەقڵ و ژیر ئەو کەسەیە کە پێش ئەوەی شتەکەی بکە وایە بڕیار یعنی دەزانێت یەکلای دەکاتەوە کامە بۆ دەنووسێ ئەوەی ڕاست بۆ دەنووسێ ئەوەی چەپ قسەیەک ناکەی تا نەزانی ئەگەر ئینسان زۆر عەقڵی شێ بکە بەڕاستی دەبێ وا بکە ئەوجا شاهیدێکی دیکە ئەو زەویە کە ئینسان گوناهی لەسەر دەکە يومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها لسورة زلزلة داخواي قورا زەوی بە قسە دێنێ چاکەت لەسەر کرد بێ شاهدی چاکەت بۆ دەدا و خراپەت لەسەر کرد بێ شاهدی خراپەت لەسەر دەدا ئەو جار ئەندامەکانی خۆشمان هەر ئەندامێک گوناهێکی پێکرابێ ڕێک ئێستا خۆ ئەگەر ئەو پەنجەمۆرانە بۆ وەردەگیرێن ئەگەر کەسێک لە شوێنێک کەسێکی کوشت بێ بەس یەک پەنجەی دەرچوو بێ وایە بە وەسایلە دنیاییەکان خاوەنەکەی دەدۆزرێتەوە وایە ئەی خوا ئەندامێک گوناهێکت پێکرد بێ گوناهەکەی بۆ خەزن کردووی گوناهەکەی بۆ تۆمار کردووی کەسەکە هەر ئینکاری بکات و نکۆڵی بکات جگە لە قسەکردنەکەی وێنە و ڕسمەکەی و شێوازی کردنی فیعلەکەشی پیشان دەدرێتەوە چونکە خوای گەورە وعدی داوە لە بەهەش لە قیامەتێ کەسێک ناخاتە جەهەنەمێ تا عەدالەتی خوای بۆ دەرنەکەوێ هەتا کەسەکە بۆی معلوم نەبێت و ئیعتراف نەکا کە بۆ خۆی بەکردەوەکانی خۆی شانی جەهەنەمێ کردووە خوای گەورە نایخاتە جەهەنەمێ بۆی خوا دەفەرمێ ئەلیەومە ئەمڕۆکە قیامەتە نەختیمُ عەلا ئەفواهیهم مۆر دەنێین بەسەر دەمیاندا وتکەلیمنا ئەیدیهم قسەمان بۆ دەکەن دەستیان وتەشهەدو ئەرجولهم شاهدی دەدەن لەسەریان پێکانیان بیما کانوا یەکسیبون بە هەر کار و کردەوەیەک کە ئەوان ئەنجامیان داوە و کردویانە تەقەنەوە باسەکە باسی خراپەیە لەنا بۆ چاکەش هەمان شتەها ئەو ئەندامانەی کە ئینسان چاکەیان پێدەکا بێگومان لە قیامەتێ شاهدی چاکەت بۆ دەدەن ئەو پەنجەی ذیکری پێدەکرێت تەسبیحاتی پێدەکرێت ئەو لاقەی پێی دەڕۆی بۆ چاکەکاری ئەو دەستەی بەکاری دێنی لە کاری باشەدا بێگومان بۆت دەبێتە شاهید و لە قیامەتێ شاهدیت بۆ دەدا و شاهیدەکەشی قبوڵە بە پێچەوانەشەوە بەڵام کە لە خراپەشدا بەکارمان هێنابێت خوای گەورە ئەندامەکانی خۆمان بەکار دەهێنێتەوە بۆچی بۆ ئەوەی کە عەدالەت و دادگەری خۆی دەرخا بۆمان ئەو جار هەڕەشەیەکی دیکە خوا لەفەرمێ وەلەو نەشاء ئەگەر ئێمە حەزمان لێبێ بەس بۆی گوناح نەکەین خوای گەورە ئەو هەموو ئینزارانەی کردوێن وەلەو نەشاء ئەگەر حەزمان لێبێت لەتەمەسنا عەلا ئەعیونیهم لەتەمەسنا یعنی کوێری دێنین بەسەر چاویاندا طبعاً تەمس ئەوەیە کە نەک کوێرکردن ها هیچ خوا دەتوانێت هەر کامێک لە ئێمە دوو چاوی زەقی هەبێ کراوە بێ بەڵام وا بکا نەبینی وایە هەندێک کەس وایە نابینایە چاوی زەق زەقە وایە بەڵام هیچ نابینێ خوای گەورە بەس بیناییەکەی لێ وەرگرتوتەوە کە بێگومان پێی دەکرێت وایە هەندێک کەس نابینایە شکڵی چاوی هەر هەیە بەڵام چاوی داخراون بە یەکجاری وایە بە یەکجاری چاوی قەپات بوون بەس ڕسمی چاوی لە دەرەوەڕا لەسەر پێستی ڕادیارە ئەوەش ئەو نییە هەندێک کەس هەیە نیوەی داخراوە و نیوەی دیارە ئەو تەمسە جیاوازە یعنی خوای گەورە ئەگەر حەزی لێبێ هەر شوێنەواری چاوت ناهێڵێ ئەو شوێنەی چاوی لێ لوسی دەکا ڕێک وەک یەک پارچە گۆشتی دەخاتە سەرێ وەک ئەوەی چاوی هەر لێ نەبوو لێ نەبوو بێ بۆیە لە شوێنێک ئەگەر ویستت گوناهەکەی و تاوانکەی بیت لەو مەترسیکەوە ئەگەر لەگەڵ گوناهەکەدا و لەگەڵ تاوانەکەدا خوای گەورە بینایی چاوی لێستاندیەوە خۆش ئینسان کە چاوی نەبێ بۆیە نابینا لەگەڵەوەی کە خوای گەورە لەلایەک نیعمەتێکی لێ وەرگرتوونەتەوە بەڕاستی بەڵام لە لای دیکە خوا زۆر چاکەشی لەگەڵ کردوون چونکە لە زۆر شتی لە زۆر تاوانی پارێزراون چونکە زۆرێک لە تاوانەکانیان هەر پێ ناکرێت گەر بشیانەوێ بیکەن و لە قەرەبووی تەوەن چاویشدا بە زۆری وایە چونکە چاو هەرچی دەیبینێ خەزمی دەکا وایە هەرچی دەیبینێ جێگایەکی دەگرێت لە مێشکتدا بۆیە بۆ ئەوەی نابینایە زۆر شتی پێ لەبەر دەکرێت نەک بیستنیان چاویان هیچی نەدیوە تەمەن هەرچی ڕسمە لە مێشکیاندا تۆمار نەکراوە هەرچی ڕسمە بۆیە جێگای هەرچی ئەوەی تۆ دیوتە ئیوان بەتاڵە چۆن کۆمپیوتەرێک بێنە یەکەم جار بیکڕە گە هیچی لەسەر نەبێ بەکەی خۆت شتی لەسەر خەزن دەبێت بەڵام بە پڕکراوی بیهێنە وایە هەر دەبێت شتێکی لابێ جار شتێکی دیکە دانێ بۆیە مێشکی ئێمە تەوان بە هەموو ئەو شتانەی دەیبینین جاری واشەیە نەک جاری واشەیە زۆرینەی جاریەوەی دیومانە شکڵ و ڕسمی وێنای خراپ و ناشەرعینە بۆیە مێشکەکەی مەشغوڵ کردوین جاخوا ئەگەر ئینسانەگە چاوی نەبێت تەمەن زۆر گوناهی پێ ناکرێن
زۆر تاوانی پێ ناکرێن بۆیە ئەگەر وەیەکیشە لە نیعمەتە گەورەکان طبعاً وەلەو نەشاء ئەگەر ئێمە حەزمان لێ بێت بمانەوێ لە تەمەسنا عەلى عەیون کوێری و لووسی و وەک دەڵێ ڕەشکردنەوە دێنین بەسەر چاویاندا ئەو کات فەستەبەقوا الصراطە فەستەبەقوا یعنی دەیانەوێ بڕۆن بۆ پێشەوە بەرەو ڕێگا بەڵام فەئەننا یوبصیرون چۆن ڕێگا دەبینن یان بە هیچ شێوەیەکی ڕێگا نابینن بۆیە نەدەتوانن بچنە پێشەوە نەدەتوانن بگەڕێنەوە ئەگەر خوای گەورە لە کاتی گوناهکردن و تاوانکردن داوای لێکردی یان ئینسان تەمەن خوا بۆچی باسی دەکات بۆی لە کاتی گوناهەکاندا ئەگەر ویسمان گوناهێککەین خراپەیەکەین ئەومان بە مێشکی دابێتەوە بە تایبەتی ئەو گوناهانەی بەچاو دەکرێن ها ئینسان ئەو کاتەی دەیەوێ نەزەرێکی حرام کا فلیمێکی حرام لەقتەیەکی حرام تاوانێک خراپەیەک بەچاو ئەنجامدا ئەگەر ئینسان ئەو مەشهەدەی و ئەو مەترسیەی بیر بکەوێتەوە لەوانەیە نیسبەتێکی باش لە خراپەکەی بگەڕێتەوە وەلەو نەشاء ئەگەر ئێمە حەزمان لێ بێت و بمانەوێ لەتەمەسنا یعنی عەلى ئەعیونیهم چاوەکانیان لەناو دەبەین و شوێنەواری چاویشیان ناهێڵین فەستەبەقوا الصراطە دەیەوێ بە ڕێگادا بڕوە بەڵام فەئەننا یوبصیرون چۆنی ئەو کاتە ڕێگا دەبینن ئەوە یەک هەڕەشەیەکی دیکە خوای گەورە مەترسیەکی دیکەمان پیشان دەدا دەفەرمێت وەلەو نەشاء خۆ ئەگەر حەزیشمان لێ بێ لەمەسەخناهم شێوە و شکڵتان دەگۆڕین عەلى مەکانەتیهم لە شوێنی خۆتان ئەو کاتێک کە گوناهەکەی دەکەن شکڵتان شێوەتان دەگۆڕین یعنی چی ئینسانێکی دوو پێی جستەیەکی جوان بەرز ئەوەت هەیە خوا ئەگەر لەگەڵ تاوانەکەیدا کردنی بە مەیمون کردنی بە بەراز کردنی بە دەعبا و دڕندەیەکی دیکەی ناشرین ئەو کات خۆ هەموو کەس دەزانێت کە لەبەر تاوانێک خوای گەورە شکڵەکەی گۆڕیوی ئەوەش مەحاڵ نییە خوای گەورە بە فعلی کردوویەتی ها بەنو ئیسرائیلەکانی کات خۆی کردوون بە مەیمون هێندێکی کردوون بە بەراز و لە ناو ئومەتی پێغەمبەریشدا صلی الله عليه وسلم نمونەمان هەیە کە شکڵی هێندێک کەس بۆتە بە گوێ درێژ و بە ئەوە و ئەگەر شکڵیش نا تەبیعەت و سروشتی زۆرێک لە خەڵکی وەکو تەبیعەت و سروشتی بەراز و مەیمون و شتی لەو بابەتە دەعبا و دڕندەکان وایە زۆر ئینسان هەیە ئینسانیەتی هەر تێدانیە خۆ فعلا مەسخ کراوە بەڵام شکڵەکەی نا تەبیعەتەکەی بۆتە تەبیعەتی بەرازی تەبیعەتەکەی بۆتە تەبیعەتی دەعبا دڕندە و بۆی هەرچی ئینسانیەت و ویژدان بێ جاری وایە لە ناخی ها سەیرت دێ یعنی هەندێک کردار هەنە مرۆڤ دەیکا ئینسان دەیکا سەیری لێ دێ چۆن ئینسان بێ و ها ئینسانیەتەکە وای لێ نەکا لە هەندێک شتێ بگەڕێتەوە بێگومان ئەو جۆرە کەسانە هەستی ئینسانیەتیان لێدا ماڵدراوە بۆیە خوا دەفەرمێ هەر بە فعلی وەلەو نەشاء ئەگەر حەزمان لێ بێ لەمەسەخناهم یعنی شێوەی ئادەمی زاد بوونیان دەگۆڕین عەلى مەکانەتیهم لە شوێنی گوناهکردنیان ئەو کات فەمەستەطاعوا مضیًا ناتوانن بۆ پێشەوە بچن هیچی دیکە ولا يرجعون و ناتوانن بشگەڕێنەوە بۆ ئەو حاڵەی کە پێشتر لەسەری بوون ئەو جار خوای گەورە لە کۆتاییدا دەفەرمێت وەمەن نوعەممیرهو هەر کەسێکیش تەمەنمان پێدا هیچ کامێک لەوانەی بەسەر نەهات ها بە تایبەتی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە چاکەی لەگەڵ کردوین وایە دەرفەت و مەجالی زۆری داوین نەیکردۆتە عادەت و یاسە ئاوامان لێ بکە هەزاران گوناه بە چاوی دەکەین چاویشمان هەر ساغن وایە هەزاران گوناهمان بەو جەستە و لاشەیە کردووە هەر وەکو خۆشی جەستە و لاشەکە بە جوانی ماوەتەوە ئەوانە ئینسان دەبێ وەکو شکر و وەکو هەستکردن بە نیعمەتی خوای پەروەردگار وەریان بگرێ ئەوانە هەمویان دەرفەت و هەلن خوای پەروەردگار بە ئێمەی داوە و خوای گەورە یەک لە سیفەتەکانی سەتارە عیب داپۆشەرە خوای گەورە عادەتی فەزحکردنی نییە هەمیشە حەزی لێیە گوناهت بۆ تابۆشێ گوناهت بۆ سترکە بەشکم لە کۆتایی تەمەنیشدا بێت پێش مردن ئینسان بگەڕێتەوە و تۆبە بکە کە تۆبەت کرد و گەڕایەوە خوای گەورە چۆن یەکەم جار بۆی ستر کردووی دوای تەوبەکردن و پەشیمان بوونەوە و لە قیامەتیش گوناهەکەت هەر بۆ ستر دەکا بەڵام دیسان ئێمە هەز بە نیعمەتەکەی ناکەین جا خوا دەفەرمێ وەمەن نوعەممیرهو هەر کەسێکیش تەمەنی زۆرمان پێدا و زوو نەمرد چی لێ دەکەین نونەکیسو یعنی بەرەو لاوازی و بێهێزی دەبینەوە فی الخەلقی لە شێوەی دروستبوونیدا ئەوانەی بە تەمەندا دەچن هەر تا تەمەنێکی ئینسان گەشەی دەکات تا 35 ساڵی ئینسان بەرەو گەشەیە وایە کە گەیشتێ 40 ساڵی وردە هەموو شتەکانت ها بەیەکەوە وردە بەڵام بە نیسبە هەر یەکەی بە جۆرێکی ئەوەکانی بەرەو لاوازی دەچنەوە هەتا تەمەنت زۆرتر بێ تەنانەت بیر و هۆش و خەیاڵ و بیرکردنەوە و ڕابردووەکانیشت جاری وا هەیە هەر لە بیر دەستنەوەی هەندێک کەسێ ڕابردووی هەر لە بیر نامێنێ وەمەن نوعەممیرهو هەر کەسێک تەمەنی زۆرمان پێدا
ننكسه في الخلق برو بهزي ولاوازي دەیبینەوە لە شێوەی دروستبوونیدا لە ئەندامەکانی دروستبوونیدا خوا دەفەرمێ ئەفەلا یعقیلون ئەی بۆچی ژیری و عەقڵی خۆتان بەکار ناهێن و پێش ئەوەی ئەو حاڵەتانەتان بەسەر بێ پەشیمان نابنەوە. ئەوجا ئاخیرەکەی دەفەرمێ وەما عەلەمناه الشەعر یەکێک لە قسەی بتپەرستەکان بۆ پێغەمبەر چ بوو؟ یەک لە توهمەکان ئەوە بوو دەیانگوت محەممەد ئەوەی دەیڵێ شعرە، بەڵام خوا دەفەرمێ وەما عەلەمناه الشیعر ئێمە فێری محەممەدمان نەکرد بوو شعر. محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم پێش پێغەمبەرەتی شعری نەگوتووە و نەشی زانیوە شعر بڵێ. شاعری بەهرەیە بەهرە ها ئێستا هەرچی حەزی لێ بوو دەتوانێت شاعر بێ؟ ها دیوتانە نەوانەی بە تۆبزی خۆیان دەکەنە شاعر کە شعرانت بۆ دەخوێنەوەی بەردانت پێدا دەدەن وانە بەزدی، بەڵام ئەوەی شعر ئەوەی ئەدیبە فعلا هەست یعنی لیاقەی شعر گوتنی هەیە. جاری واگە شعرەکەشی خراپێ نەوعێک لەزەت و خۆشی هەر لێ دەبینی هەر خۆشە گوێی لێ بگری وایە. بەڵام خوا دەفەرمێ وەما عەلەمناه الشیعر ئێمە فێری محەممەدمان پێغەمبەرمان نەکرد بوو شێعر وەما ينبغي له بۆشی نەبوو، بۆشی ڕەوانە بوو، ڕێگەشی پێ نەدرابوو بێڵێ ها نە شاعر بوو نە بۆشی هەبوو هەوڵدا فێر بێت، چونکە شاعری ئێستا ژوایە هێندێک کەس بەهرەیە ئەوانەی کە بەهرەی شاعریان هەیە تەمان بەدەست خۆیان نییە ها بۆی ها دەڵێن شاعیر و شتەم و دەمێ قەڵەم و ئەویان پێیە قەڵەم وەرەقەیان پێیە و جاری وایە لە سەرا و لە شوێنیوە شعریان بۆ لێ ئەو دەقەینەی نووسنەوە شعرەکەیان ڕۆیشتووە هێندێک کەس ژێدا دەنیشن بەبیرکردنەوە شعران دەڵێن. ئەوانەی بەبیرکردنەوە شعران دەڵێن و تۆبزی لە خۆیان دەکەن زۆر لەزەتیان نییە، زۆر خۆشیان لێ نابینی، بەڵام پێغەمبەر هیچیانی نەبووە. وەما عەلەمناه الشیعر نەهەستی بەهرەی شعریمان فێر کردووە و پێداوە وەما ينبغي له و بۆشی نەبووە شعر بڵێ و بیل لە شعر گوتندن تەنانەتی خەڵکیشی دووبارە نەکردوێتەوە پێغەمبەر صلى الله عليه وسلم ئین هو يعني ئەوەی کە محەممەد صلى الله عليه وسلم هێناویەتی و گوتوویەتی إلا ذكر تەنها پند و ئامۆژگاریە ئەوە یەک و قورئان و خوێنراوەیەکە مبین کە ڕوون و ئاشکرایە معناکانی بێ پێچوپەنان. شعر بۆت بخوێنەوە ئەگەر شاعر بێ بەس بۆ خۆی تێدەگا بەساکی وایە یان کەسێکی دیکە وەکوی شاعر بێ ئەویش ئەگەر حەزی لە بێزار فێڵ لێ دەکا خۆ جاری وایە شعرێکی نووسیوە لەوانەیە بۆ دڵداریەی نووسی بێ یەکێک لی پرسێتەوە بۆ خوا نووسیوە، جاری وایە بەعکسەوە هەندێک شعر هەنە بۆ خوای نووسراون کابرا بینی خۆی و خوای مەبەستی خوا بۆ خەڵک بە زۆرێکی دیکە بەکاریان دێنێت، بەڵام قورئان وانە. قورئان هەر کەسێک زمانی عەرەبی وەکو خۆی ها بە قاعیدە بە قەواعید بە فوسحە و بەلاغە بە تایبەتی زمانی قوڕەیش بزانێ لە قورئان تێدەگات و لە قورئان حاڵی دەبێت و هەموو یاسا و ڕێساکانی زمانی عەرەبیش لە قورئاندا بەکار هاتوون. وەما عەلەمناه الشیعر ئێمە فێری محەممەدمان نەکرد بوو صلى الله عليه وسلم شعر بڵێ وەما ينبغي له بۆشی نەبوو شعر بڵێ. ئین هو يعني ما هو ئەو قورئانەی ئەو گوتوویەتی هیچ شتێک نین لەوانەی ئێوە دەیڵێن نە شعرە نە سیحرە نە قسەی کاهین و جادوگەرە نە هەڵبەستراوی پێشینانە نە ئەوەیە ئیفترا و درۆ بێ نەعوذ بالله بە ناوی خواوە هەڵی بەست بێ ئیلا ذیکر تەنها شتێکە پەندە ئامۆژگاریە و قورئان خوێنراوەیەکی ڕوون و ئاشکراش. ئەی بۆچی هاتۆتە خوارێ قورئان؟ لينذر من كان حيا بۆ ئەوەی ئاگادار کاتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو قورئانە هەر کەسێک کە دڵی زیندوو بێ لينذر تا بترسێنێت تا ئاگادار کاتەوە بەو قورئانە من کانە ئەو کەسانەی کە حەیەن زیندون. تەبەن قورئان بۆ مردووان نییە ها وایە لە وڵاتی ئێمە لە هەندێک شوێن کە زیندوەکان قورئانی جێبەجێ ناکەن عادەتە بەسەر مردووەکاندا بخوێنن وایە دەنا لە حەقیقەتدا قورئان بۆ ئەو کاتێ لە ژیاندای بەسەردا بخوێندرێتەوە و وەک دەڵێ بیری لێ بکەیە و لی تێگەیشتی کە مردی 1 ملیۆن ختمت بەسەردا بکەن بەکەڵکی چی دێ خۆ ئەگەر فەرزەن گوێشت لێبێ ئەو کات لێشی تێبگەی وادانێ لێشی حاڵی بەڵام خۆکاتی جێبەجێکردنەکەی کۆتایی هاتووە بۆیە لێرە مەبەستی حەی یعنی دڵ زیندوو لينذر من كان حيا بۆی ئاگادار کاتەوە و بترسێنێ بەو قورئانە ئەوانەی دڵیان زیندویە ئەوە یەک ويحق القول وبوي جيجيري شكا بشي سبيني القول برياري سزادان على الكافرين بسر بباوراندا قرآن بشيكي آقادار كرنو إنذار بوكسانك كدل ينزندويا أو بوان دبيت الرحمة بركة مهرباني لدنيا ولا قيامتش
ويحق القول وبؤوش بتسبينيت وجيجيرك برياري سزاي خوا على الكافرين بس أوانا دا كبيباورن خواهي قولا رحم بهم ولايك مان كاتو ومان لفكات وجواني لقرآن تبقين صلى الله على سيدنا محمد وعلى آله وسلم